نزیکی نۆ دوکانە سوتاوە و دوکانەکان بابەتەکانش بۆ منە عەتاری و لەعابە و کەمالیات و بۆن و تێکەڵە شتەکان قەرتاسیە و لە یەکێک لە دوکانەکان لەم دوکانە ئیتەری کارەبایی هەبوو بۆی شۆرتی ئیتەری کارەباکەوە کە تەقسیمەکە گڕی گرتووە لە هەمان کاتە بۆنەکان نزیک بۆ لێەوە کە گڕی گرتووە بۆی ئەو بۆنەشکەمی ئیسانۆڵە زۆر بە خێرایی ئاگرەکە تەشێنسان نزیکی 5 دقەیە زۆر بە خێرایی گڕی گرتووە دوکانەکان و زەرێکی مادی زۆر بۆ لەم دوکانانە بەڵام زەرری جیای نەبوو شکر لە خوا بەزای بەڵام دوکانەکان کە هەمی دوو قاتن بەشی سەروی مەخزەنە بۆیە زیانێکی مادی زۆری و تەسەورەکرێت هەر دوکانە نزیکی 15 دەفتەرێک خەلەری هەبوو بێت. دوو کەس بریندارە دوو کەس باڵێ یەکیان بریناری سووکێکیان تەنگەنەفەسێکیان تۆزێک بریناری قاچی هەبووە بداومە خستخانە و شکر سەلامەتن. وەکاری ئاگرکردنەوە هیتەرێکی کارەباییەوە بوو کە تەقیەوە لە نزیک سەعات چارەک بۆ چواری ئێوارەیە ئەسرا بوو ئەوە بوو کە خێرا ئاگرەکە تەشەنەی کرد بەهۆی بابەتەکان زیاتر نایلۆنات و کارەبایی و قرتاسیەوە هەنەبوو. ئیتر ئەوە بوو لە ماوەی تقریباً 10 دقەیەکە نزیک 8 دوکان بەجارە گڕی کرد. ئەجا زیاتر بۆ شۆرتی کارەباکە تەوزیع کرد بەسەر دوکانەکانی ترەوە. ئێوە داواکاریتان چییە وەکو زیان لێکەوتوانی ئەم ڕووداوە؟ وەڵا داواکاریمانەوەیە یانی بەڕاستی ئەگەر لایەنێکی هاوکاریە بێت لایەن حکوومەتەوە چاوێکی لێمان بێت چکە بەڕاستی زەرەرەکە زۆرە لێمان کەوتووە. نزیکە هەر دوکانە نزیکە 25 دەفتەر زیاتر زەرەی لێکەوتووە. کاتژمێر 4 و 5 دقەی ئەم ئێوارەیە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە ئالوەی تازەکەی شاری سلێمانی ڕوویداوە کە خۆتان نەزانی سا لە شوێن ڕووداوەکان 9 دوکان سوتاوە لەم شوێنە هۆکاری ڕووداوەکەش بەهۆی هیتەرێکی کارەبایی بووە کە لە یەکێک لە دوکانەکان بووە ئەم دوکانە دوکانی معتەر بووە معتەرانێکە بۆ جسم بەکارێن گەرم بووە و تەقیوە و لە زیان بە دوکانەکانێکش کەوتووە. دوو کەس بە سوکی لەم ڕووداوە بریندار بووە پێنسیمی بەڕێوەبەراتی لێرە بووە و 10 دوکانێکە لە سوتان ڕزگار بووە. شتان کردووە بۆ خەمڵاندنی ئەو کەسانی کە زیانیان بەرکەوتووە. بەڵێ خۆتان نزانانی سا کە ئەمیدیار بە بڕیاری داوە کە لیژنێکی تایبەتمەند بەکاربێنرێت بۆ خەمڵاندنی و زەرو زیارانەی کە لەم ڕووداوەدا کەوتووە.